سڵاتان لەبێ خۆشەویستانی ڕۆژێکی نوێ کاتتان باش بێ من لە شارە جوانەکەی مەهابادم لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو بینن لە پشتی منەوە هاڵپەرکێ و گۆڤەند و دیلان وشەی کوردی چەند جوانە تەنها سێ وشە بۆ هەڵپەرکێ هەیە بەڵام فستیڤاڵ هەیە فستیڤاڵی زۆر تایبەت بە هەڵپەرکێی مەهاباد ئەمە سێمین فستیڤاڵی هەڵپەرکێی مەهابادەوە کە بینین لێرە بە جلوبەرجی کوردایەتیەوە بە جلوبەرگە جوانەکان و گروپە تایبەتەکان بەشدارن لەم فستیڤاڵە و چەندین گروپن ئەچنە پێشبڕکیەوە بۆ ئەوەی کە پێشبڕکێکی خۆیان یاخۆت ئەوەی کە دەیانوێت نازنایەک بەدەست بێنن بە ئاوا بە گۆرانی و هەڵبەست و بابەتی تایبەت پێشبڕکیەکە یاخۆت فستیڤاڵەکە گەرمترەکەن لەگەڵمان بن لەم ئەزلایڤەیە کۆمەڵێک تایبەتمەندی فستیڤاڵی هەڵپەرکێی مەهابادتان بۆ خەینەوە. خۆشەویستانە مەدەست پێەکەین لە ئاوێنەکانەوە فۆتۆگرافەرەکانیش بێگومان داهێنانی تایبەتەکەن لە کارەکانیان وەکو بینن گروپەکان یەکێکە چنە نێو فستیڤاڵەکەەوە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. سەلام کوێنێەوە؟ داڵاو لە تارە. چەند خۆشحاڵن کە ئەمڕۆ بەشداری ئەم فستیڤاڵەتان کردووە. عرضم بە حضورت ئێمە ئەوەڵین بارە لە مەراسمە مەهاباد شرکەتێکەوە بسیار خوشحالیم و باعث شانازیمانە و خیلی خوشحالم گەیەنە خدمەتتان. گرینگە ئەم جۆرە فستیڤاڵانە چەند گرینگە ئەهەمیەتی ئەم گرینگ بسیار زیاد بوو کوردەواری بوو فەرهەنگ و سارەتە کوردی واقعا ئەمایە شانازیە بوومان. زۆر سپاس بێگومان وەکو بینن گروپەکان یەکێک بەشدارن لێرەوە لێرە بەشێک لە خانمانیشە بینم بەڕاستی بە جلوبەرگی کوردیەوە بەشداری لە فستیڤاڵەکەیەکان لەگەڵمان من بۆ بەشێکی تری فستیڤاڵەکە. شیرین و خۆشە زمانی کوردی بەش ئاوازە لەتیف و نازە لەتیف و نازە زمانی کوردی بخەمن و ڕەشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانی کوردی بەش ئاوازە لەتیف و نازە لطيف ونازة زمان كردي بنافضينا دول غرانية ومنا خانية زمان كردي بحملو روشة شيرين وخوشة شيرين وخوشة زمان كردي بخوش آوازة لطيف ونازة لطيف ونازة يا زمان كردي خمر وروشة شيرين وخوشة شيرين وخوشة زمان كردي هاي هاي بخوش آوازة لطيف ونازة لطيف ونازة هاي هاي زمان سيرانا سيراني من دليل ملولا دليل ملولا سيرانا سيراني من عمري من شابته حيرانا سيراني من دليل ملولا دليل ملولا سيرانا سيراني من عمري من شابته
بەڵە خۆشویستان لە نێو فستیڤالەکە بینین ئەیتر دۆڵ و زۆر ناو و گۆرانی و ئەمانەش هەیە هیچێکم لەگەڵایە بەڕاستی دەنگی زۆر خۆش سڵاو دێبم سپاس دەکەم نای جەنابەت مانی بروسکەمە لە خزمەتت دام دەنگت زۆر خۆش بوو گۆرانی زۆر خۆشتەوە سپاس دەکەم ڕێز دێ کاکەژیان چەند گرنگە و جۆرە فستیڤاڵی هەڵپەرچەیانە وڵی زۆر گرنگە بەوەی کە ببوژێتەوە دەنێو خەڵکدا ئەو هەستی کوردایەتی و ئەو دابوو نەریتە کۆنەی وەک هەڵپەرچێ هەمانەکە بەڕاستی دەگمەنە لە نێو جیهاندا و سەرمایشی گەورەیە بۆ گەلی ئێمە کە دەبێت بپارێزرێ هەروە بێتەوە ئەمە زۆرمان هەڵپەرچێ هەبوونە کە هێشتا دەنێو کۆمەڵانی خەڵکدا زۆر کاڵ بۆتەوە نەماوە بەڵام ئەو گروپانەی کە خەریکن لە شارەکان لە هەموو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خەریکن چالاکی دەکەن زۆریان زیندوو کردوێتەوە و تا ئەو ڕادەیە کە توانیویانە تا ئێستا چەند سەد دانە هەڵپەرچێمان زیندوو کردوێتەوە و هەمووش ڕەسەن نەک بڵێ کە دەستکرد بێت تازە بێ ئەو شتانە دەستوری مەهابادیە مکریانیە مکریانیە بەڵێ بەڵێ ڕێوەڵا بۆ خۆت بەسووتە بەڵێ ڕێوەڵا هەموو ساڵێک ئاوا بەجلی کوردی و ئەوانەوە لە نەورۆزان هەر لە هەموو جگایەکی لە هەموو شوێنێکی بڕۆم بۆ میوانی بڕۆم بۆ نێو شار هەر شوێنێکی بڕۆم هەر بە زلوبەرجی کوردەوە بە پێچکڵاو یان بە زامانەوە غەبان و پێچکڵاو شەدا سوزانمە شتان لە خزمەتتدا زۆر سپاس دەکەم کاک زۆر سپاس بێگومان هەمووی قایش و هەندێک شتی تایبەتی هەیە ئەنی ئەوانش بۆ خۆی هەر تایبەتن بە جلوبەرگی مکریان وایە وڵای ئەوە زۆر زۆر ڕەسەن نییە بڵێ زۆر کۆنا جوانت بەڵام لە هەموو کوردستان هەبووە ئەو قاشە بەڵامی دی ئەو دەستڕۆکەی بۆ نمونە مکریانیە یان ئەو پێچە مکریانیە ئەرێوەڵا لە خزمەتت دامە کاک زۆر سپاس بێگومان لێرە بەشێکی زۆر لە خانمانی شەبینی لێرە بە جلوبەرجی کوردیەوە بەشداری لە فستیڤالەکەیەکەن ئەوەندەی تر ڕازانیوانێتەوە و مەهاباد ئەوەندەی تر بە فستیڤاڵی هەڵپەرچەی کوردی ڕازێنرایە. بەڵە خۆشستانەوە بینیتان بەشێک بوو لە ڕێوڕەسمی هاتنی گروپە بەشدارەکان یان گروپە پاڵەوراوەکانی سێمین فستیڤاڵی هەڵپەرچەی مەهاباد لێرە خەڵکێکی زۆر ئامادەی فستیڤاڵەکان و دانیشتوون چاوەڕێوەن جارێکی تر لە نێو مهۆڵەدا چالاکیەکان دەست پێ بکات بێگومان هەڵپەرچێ ئەمە لەم گروشەریکە لە بەردەستی مندایە کە دروست کراوە بۆ فستیڤاڵەکە باسی زۆر کراوە تۆ هەڵپەرچێکێکە لە دەوڵەمەندترین و ڕەسەنترین جوڵەکان لە ناو گەلانی جیهاندا بە تایبەتی کوردیش بە هەمان شێوە من لێرە بەشا بڕاستی لە بەشی پێشەوە کۆمەڵێک کەس دەبینم دادوەرن یعنی لە فستیڤاڵەکەیە مامۆستا دکتۆر قوتبەدین سادقی یەکێکە لە ئەندامانی داوەر لێرە دکتۆر گیان سڵاو لێ بێم کاتت باش چەند گرنگە هەڵپەرچێ بۆ کورد چۆن توانیمانە لە ڕێی هەڵپەرچیەوە ئێمە ناسنامەی خۆمان بناسێنی وڵا لە درێژایی مێژووە چونکە مێژوویەکمانە زارەکیە مەکتوب نەبووە شەفاهی بووە موسیقا و هەڵپەرکێ دوو کۆڵەکەی گەورەی پاراستن ناسنامە و هویەت فەرهەنگی و ئەو شتەسە کە بژن ناخوداگای جەمعی زۆر ڕۆڵێکی گرنگ و گەورەیان بووە ئایسیچە بە بیر و باوەڕ من هەر جۆرە چالاکی کە بتوانێت ئەمە بە قووەت کە پەرە پێ بە بڵاوی بکات بۆ ناسنامە ملی و نەتەوەی ئێمە زۆر زۆر گرنگ واجبە بێژگەلەوەی چە بەڕاستی لە دڵ خۆیان خۆشی و شایی هەست ڕۆح ئەمە شادەکە ئەمە ناوێت خەفەتبار و ئازیەتبار و پڕ لە پەژارەوەمان نەبین چونکە دنیا لەدەساین ئەمەسە پەیوەندێکی زۆر گەورەی چی هەست هەم لە بین تەکتەک ئەو کەسگەرەوە هەڵە پەڕن هەم لە بین گروپەکە تەک خەڵکە یعنی پەیوەندی کۆمەڵایەتیە هەست
ئەو شتێک زۆر پێویستە بۆ ئێمە گردبوونەوەیکی کۆمەڵایەتیش دروستە بێ لێرەیە لە مەهاباد لە هەموو ناوچەکان خەڵک دێنە ئێرە هەرواسە یعنی بەڕاستی جگە لەمە کە پەیوەندی لەگەڵ ماوەرات هەبێ هەست پەیوەند کۆمەڵایەتی چی هەست ئەمە زۆر مهمە پەیوەند کەس تا کەسە هەست یعنی وەکو دوو برا وەکو دوو ئەندامی کۆمەلگای یەکترین ئەدۆزەوە بە شوورەوە بە هەیەجانەوە بە هەستێکی مەزنەوە و ئەمە بۆ زیندووکردن ئێمە بۆ بەڕۆژکردن ئێمە زۆر زۆر گرنگە سەکانت زۆر زۆر سپاس دەستخۆش. بەڵە خۆشویستان لە پەراوێزی بەڕێوەچوونی سێمین فستیڤاڵی هەڵپەرکەی ناوچەی مەهاباد دیارە یەکێک لە گرنگی ئەم جۆرە فستیڤاڵە کۆبوونەوەی هەموو ئەو گروپ و کەسانەیە کە لە ناوچەکانی تری کوردستانەوە هاتوون و لێرە بەشدار جا ئێستا کاک ڕابەر کوردستانیم لەگەڵا کە ڕێخەری گشتی فستیڤاڵی ناوچەی مەهابادە بۆ هەڵپەرشێ کاک ڕابە سڵاو لێ بێم کاتت باش لە جەنابەت کاکاری خۆشەویست هەر بژیت سپاس خۆش بە زۆرمان دوێت بینین هەر ڕاکە ڕاکتام چەند ڕۆژە بەڵام پێم بڵێ لەو بروشەری کە داتە ناواڵەی هەڵپەرچێ جۆرێکە لە ناساندنی ڕەسەنایەتی کوردی چۆن؟ بێگومان هەمومان دەزانین ڕەسەنایەتی کوردی چەند بەشێک لە خۆی دەگرێت کە یەکێک لەوانە هەڵپەرکەیە کە جلوبەرێک بەشێکێتی مۆسیقاکەی بەشێکێتی نواندنی و جوڵەکانی بەشێکێتی خۆتان دەزانن ڕەسەنایەتی بە شتێک دەکوتێت کە ڕیشەی لە ناو خاکێکدا هەبێت ئەم جوڵانەی کە ئێمە ئێستا لێرە دەیبینین چەندین هەزار ساڵن مێژوو سەلماندوویەتی بەردەنەقشینەکانمان سەلماندوویانە کە ئێمە زۆر لەم دیارەدا کۆنین و لەگەڵ ئەو کۆنبوونەشماندا هەڵپەرکێمان هەبووە مۆسیقامان هەبووە کەواتە ئێمە گەلێکی ڕەسەنین لەم خاک وڵاتەدا چەند جۆر هەڵپەرچێمانەیە و چەندان زیندوو کردوتەوە بەم فستیڤاڵ بێگومان جۆرەکانی هەڵپەرکی یەکجار زۆرن بەڵام ئەوەی کە بڵین ئێمە زیندومان کردو ئێمە زیندومان نەکردوێتەوە ئێمە تەنیا و تەنیا کارێکمان کردووە کە بتوانین ئەم گروپانەی کە نواندنی ناوچە جیاوازەکانن بیان هێنین لێرە کۆیان بکەینەوە بۆی کە خەڵکی مەهاباد هەڵپەرچەی ئیلام ببینێ خەڵکی ئیلام هەڵپەرکەی کرماشان ببینێ ئیبادینان ببینێ ئیتر ئیموکریان ببینێ ئیتر ئەم لێکدانە کللتوریە ئاڵوگۆڕێکی فەرهەنگیە کە بێگومان دەتوانێت کللتوری کوردی و ڕەسەنایەتی ئێمە دەوڵەمەندتر بکە و هەر بە هەرمانی بهێڵێتەوە چەند گروپ بەشداری فستیڤاڵەکەن و براوە دیاریەکرێ خەڵاتە درێ بە یەکەم و دووەم و سێمی ئەوە چۆن چۆنێ باسی کەوم بۆ بەڵێ پێشەچی دەبێت ئاماژە بۆ بکەم کە بە کۆی گشتی 29 گروپ بەرهەمیان ناردبوو بۆ ئەم فستیڤاڵە کاریان ناردبوو بەڵام بەداخەوە وەکو پێویست ئێمە نەمانتوانی لە خزمەت هەمویان دابین بۆیە توانیمان لە ڕێی لیژنەی دادوەری سەرەتاییەوە هەڵسەنگاندنی سەرەتاییەوە تەنیا دە گروپ بێنە بەشی کۆتایی و بێگومان لە بینی ئەم دە گروپەدا کێبرکێ هەیە و براوەی یەکەم و دووەم و سێەم دەستنیشان دەکرێت براوەکانی ڕاستەوخۆ ڕێگەی ئەویان پێدەدرێت ڕێگە پێدانیان بۆ دەکرێت بۆ فستیڤاڵی نێودەوڵەتی بانە بەڕێزی زۆر سپاس هەر بشین.
بەڵە خۆشویستانەوەی کە بینیتان بەشێک بوو لە چالەژەکانی سێمین فستیڤاڵی هەڵپەرچێی مەهاباد کە چەندین گروپتایە بەشدارە ئەمە جۆش و خۆشی هاوڵاتیانەکە لێرە ئەیان بینیت خۆشیەوە بەشداری ئەم فستیڤاڵاکەن و چێژێکی تایبەت دەبینین لەگەڵ گۆرانی و شعر و ئاوازیش بەردەوام بن. مناتمە کۆتای ئەم بەرگەی وەدارمە میشەل لە خۆشی و شادی و هەڵپەرچێ بن.